ئەم گومان و نیگەرانیە زۆر بەمان ڕۆژێک لە ڕۆژان تووشی بووین یان تووشی دەبین. خۆیە شکرم بە بەشت هەر شتێ لایتەوە بێ قەبوڵمانەوە بەخێر بێ. سەلام مەڕوەگیان باشی؟ عەلەیکە سەلام میوانگیان، تۆ باشی؟ ئەلحەمدولیلا من باشم، بەس تۆ هیچ لە باش ناچیت، چیتە هیچ بووە؟ میوان پشکنینێکم کردووە لە تاقیگەیەک بەس ئەنجامەکەی هیچ لە باش ناچێت. بۆچی؟ یعنی چی؟ ئەنجامەکەی چی ئەڵێت؟ ئەنجامەکەی گومانی ئەم دەردەی لێکرێ. چۆن شتیوە ئەبێت؟ جارێت تۆ دڵنیایت ئەنجامی پشکنینەکەت ڕاست و دروستە؟ ئەو تاقیگەیی کە پشکنینەکەت تایە ئەنجام داوە باوەڕ پێکراوە؟ ئەگەر تۆ شۆک و مەڕوەی هاوڕێم گومانت لە ئەنجامی پشکنینەکانت هەیە، ئەوە ئەم ئەڵقەی پۆدکاستی چارەخانە بۆ تۆیە. لەگەڵ دکتۆر هیمداد حەوێز خۆشنەوە بەڕێوەبەری تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی بە وردی گفتوگۆ لەسەر ئەم تەوەرە هەستیارە دەکەین. پێویست بە چاوەڕوانی ناکات، هەر ئێستا دەتوانن بینەری پۆدکاستەکە بن و کۆتایی بە گومانەکانتان بێنن، چونکە تەندروستی ئێوە شایەنی دڵنیاییە.